بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم بە زەڕورم زانی کە ڕوونکردنەوەیەک بدەم لە خزمەت بەڕێستانە سەبارەت بە بوونی موویەک لە ناو قورئانی پیرۆزدا کە کەسێکی ساڵح على ئەساس خەوی بینیوە، موویەک لە ناو سوورەتی بەقەرەدا هەیە و لەکوێ قورئان بکەیتەوە، ئەم موویە تۆ ئەبینی لە ناو قورئانی پیرۆزە ئەم مووە دەربێنی بیکەیتە ناو ئاوەوە، کەسێک بەکاری بێنە بۆ شیفا لە ڤایرۆسی کۆڕۆنا یان بۆ پارێزگاری لە شیفای کۆڕۆنا شتێکی زۆر باش. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە ئیماندار یەقینێکی کاملمان هەیە و ئیمانێکی تەواومان هەیە. ئێمە لە خزمەتکاری ئاینی پیرۆزی ئیسلامە ئەمەندە فێر بووین کە شتە مادیەکان و معنەویەکان ڕەبط و عیلاقەیەکی بەهێزیان لەگەڵ یەکترا هەیە. ئەمە گاڵتەکردن بە عەقڵی کەسی موسڵمان، فەردی موسڵمان کە ئێمە بین و خەریک بین لە مزگەوتەکانە، لە ماڵەکانە بگەڕێن هەتاوەکو موویەک لە شوێنەکە لە قورئانە بەتایبەتی لە سوورەتی بەقەرە بدۆزینەوە. هەر قورئانێک زۆر قورئانی تیا خوێنرابێ حتمەن موویەکی هەرتیا ئەدۆزرێتەوە. بۆیە هەندێک لەو دۆستان لەوە چێ بڵێن ئەمە گەڕان مووەکەمان دۆزیەوە کە ئەوە شتێکی خوڕافیە. ئینسانی ئیماندار عەقیدەی خۆی، فکری خۆی، بەڕامیجی ژیانی خۆی لەسەر هیچ شتێک دانانێ لەو شتانە. بۆیە ئەم شتانە دڵنیاتان ئەکەمەوە لەوە کە ئەسڵ و ئەساسێکی نییە و درۆیە و ئینسانی موسڵمان نابێ ئەعتیقادی بەم کەیفیەتە بێ وەڵا بچم موویەکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ناو سوورەتی بەقەرایە لە قورئانەکەی ماڵەوەمە شتیوان نییە مووەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم محەدەد بووە، ڕێژەیەکی دیاری کراوە. جاخۆ لە ئێستا لە عالەمی ئیسلامیە نزیکەی ملیارێک و 700 ملیۆن موسڵمان هەیە. تەسەوور کە لەوەچی هەر موسڵمانە قورئانێکی بەر بکەوێ. بۆیە ئێمە موسڵمان ئەبێ زۆر وشیارانە تەعامل بکەین لەگەڵ ئەم بابەتانە. بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە اعتقاد و فکری بەو کەیفیەت و بەو شێوازە بێ. بۆیە خۆشەویستانم، ئێمە بە هیچ شێوازێک هیچ کەسێک ئەم بابەتە بۆ کەسێک نەبێ بۆی گوناهبار نەبێ. یعنی تۆ ڤیدیۆیەکت بۆ دێ یان نووسراوێکت بۆ دێ کە ئەمە موویەکەیە بەم شێوازە بینێرە بۆ کەسێکی تر، باشە ئەوی تریش بینێرە بۆ کەسێکی تر، کەسێکی ساڵح خەوی بینیوە لە کۆڕۆنا پارێزراوە بن. بەڕاستی ئەمان شتێکی خوڕافیاتن. ئەبێ ئینسانی موسڵمان خۆی لێ پارێزێ، خۆی لێ دوور بخاتەوە. ئەمە هەموو کاتێک هەر بووە. هەندێ وەقت ئەڵێن مەسەلەن شێخ ئەحمەدی هیندی خەوی بینیوە کە هەر کەسێ ئەم هەواڵە بڵاو کاتەوە، با بڵێن ئەم خەوە بڵاو کاتەوە، هەواڵێکی خۆشی پێ ئەگا هەر کەسێ بە شێوازێ وەلحاڵ لە شێوازەکان باس و خواسی ئەم مەسائلانە زووزوویەنە ئاراوە. بۆیە عەزیزانم پێویست ئەکا هەر یەکێک لە ئێمەی موسڵمان، ئێمە ئیماندار عەقیدەیەکی زۆر پتەومان هەبێ، لە دوای ئەو خوڕافیاتانە نەڕۆین. ئەمڕۆ لەوە ئەچێ من خۆم نزیکەی 10 جار 12 جار پرسیاری ئەو مەسئلەم لێ کرابێ. بۆیە دڵنیاتانەکەمەوە لەوەی کە بە هیچ شێوازێک شتی ئاوان نییە و ثابت نییە و ئەمە جۆرێکە لە ترس و دڵڕاوکێ لە خەڵکی موسڵمانە بڵاو ئەکرێتەوە و کەمبوونەوەی ئاعتیمادە لەسەر قورئان. عەزیزانم، قورئان هەمووی شیفایە وننزل من القورآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. بۆ ئەچی بە کتێبی خوا ئەکەیتەوە لە قورئان بە دوای ئەوەیەکە ئەگەڕێ بە دوای تاڵەموویەکە بڕۆ قورئان بکەرەوە بخوێنەرەوە، خەریکی خوێندنەوەی قورئان بە، بڕۆ لە خزمەتی قورئانە بە. بۆیە عەزیزانم بە زەڕورم زانی ئەم ڤیدیۆیە لە خزمەتانە بڵاوکەمەوە، ئێوەش لە لای خۆتانەوە بڵاوی کەنەوە، هەوڵ بدەن موسڵمانان هوشیارکەنەوە، ئاگادارکەنەوە بۆ ئەوەی بەڕاستی موسڵمانان بە مەسارێکی ترا نەڕۆن، بە شێوازێکی ترا نەڕۆن، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار
عقیدەمان دامەزراوکە ثابتمان کە لەسەر خواناسی لەسەر دینداری لەسەر تاعەت لەسەر عەبدایەتی داوامە لە ذاتی پاکی پەروەردگار مسلمانانی کوردستان هەر هەمویان بپارێزێ لەم بەڵا مصیبەتە کە ڕووی تێکردوین مسلمانان لە جیهانی ئیسلامیە خوای گەورە بمان پارێزێ مرۆڤایەتی هەمووی بپارێزێ ئەمە بەڵایە کە ڕووی تێکردوین هەموو مرۆڤایەتی داوا لە خوا ئەکەین کە شیفای خۆی بنێرێ و ئومێد دەکەین شیفای بۆ بدۆزرێتەوە دەوای بۆ بدۆزرێتەوە چونکە هیچ دا و دەردێک نییە لەسەر زەویە کە شیفا خۆی گەورە شیفایە دەوای بۆ نەناردبێتە سەرزەوی ئەگەر شیفا بەدەستی خۆیە داواکەی بۆ ناردوێتە سەرزەوی ئومێد دەکەم ئینشاءالله داواکەشی لە زووترین کاتا بدۆزرێتەوە و لە ڕاستیە پێویست بە و دڵە ڕاوکێ و هەڵپەکاریە ناکە لە حیاتی ئینسانی مسلمانە زۆر ئینسانی مسلمانە بێ ئارام بێ ئێمە قەد لە قەدەری خوا ڕاناکەین ئێمە هەمیشە چاوەڕێ ئەکەین چاوەڕێی جوانیەکان ئەکەین کە ڕوومان تێکەن ئێمە چاوەڕێەوە ئەکەین کە ڕەب العالەمین دەیان و سەدان دەرگای خەیری زۆر گەورەمان بۆ واڵا بکات و بەسەر ئەم میلەتەی ئێمە ئەزانین ئەگەر چی زۆری نەشمان خاوەنی ئەوە نەبین کە یان با بڵێم گشتی میلەتەکەمان جێگەی ڕەحم و بەزەیی نەبێ و تاوانکاری تیا زۆر بوو بێ بەڵام بەڕاستی ئەم میلەتی ئێمە ئەولیای گەورە پیاوی گەورە پیاوی خواناسی گەورە گەنج و شەبابی زۆر جوانی ملتەزیم بەدینەوە ماوە و ئافرەتی زۆر دیندار خواناز ماوە ئەهلی شەو نوێژ و دینداری و سەلاح و خواناسی ماوە ئومێد دەکەین خوای گەورە بەمانە ئەم ئومەتەی ئێمە و ئەم میلەتی ئێمە پارێزێ ئەوەی بە کورتی مەبەستم بوو لە خزمەتانە بەیانی کەم ئەوەیە کە هەر کەسە لە لای خۆیەوە ڕەدی ئەو فکرە بۆ گەنە بداتەوە مسلمانان سەرقاڵ نەبن بەوە مسلمانان بەڵکو سەرقاڵ بن بە خوێندنی قورئان و ذیکر و ئەورادەوە یا ڕەبی خوایە لە گوناهی منیش و ئەم عەزیز و خۆشەویستانش کە مشارەکە لەگەڵمانە ئەکەن سەیری ڤیدۆکانمان ئەکەن لەگەڵمانان لەگەڵ لە خەتە ئامینە ئەکەن بۆ دوعاکانمان یا ڕەبی خوایە لە گوناهی هەر هەمومان ببورە خوایە بمان پارێزە ڕەحم بە دایک و باوکمان بکە ڕەحم بە مردوەکانمان بکە عاقبەتمان خێر کە یا ڕەب العالەمین خوای گیان داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەزەی خۆت بەسەر کاروباری ڕێکخراوی ژیارە ببارێنە کارەکانیان یەکلاکەرەوە بۆ خۆت دڵیان ساغکەرەوە بۆ خۆت دەستخۆشین بۆ ئەو برایانە هەیە کە لە کۆنتڕۆڵەوە لەگەڵمانان تایبەت کاک سەفین خوای گەورە لێتان ڕازی بێ و عاقبەتان خێر بێ دەست و چاوتان خۆش بێ والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه